بسم الله الرحمن الرحیم. بنەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاوی خوای گەورەتان لەبێ. خۆشەویستان، لە دووەم هەنگاوی دابەشکردنی سەبەتەی خۆراکی لە سنووری شارۆچکەی چەمچەماڵ و ناحەی شۆڕژ، ئەمڕۆ نووسینگەی بەخشینی دەستگای بەخشینی خێرخوازی لە ناحەی شۆڕژ هەستا بە دابەشکردنی 100 سەبەتە خۆراکی بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز. خۆشەویستان، جێگەی خۆیەتی بڵێن کە دەستگای بەخشینی خێرخوازی ئەمە نەرید وەکو نەریتێکی ساڵانەی خۆی هەڵدەسێ بە دابەشکردنی چەند هەزار سەبەتە خۆراکێک کە لە تەواوی کوردستانە. ئەمڕۆ دووهەم وەجبەی دابەشکردنە لە سنووری چەمچەماڵ و شۆڕژ کە پێی هەڵساون بە دابەشکردنی ئەم سەبەتە خۆراکی بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز. خۆشەویستان، ئەوەی کە دەستگای بەخشینی خێرخوازی زیاتر ڕەچاوی کردووە لەم بارودۆخە لەم کاتێک کە لە دوای 2 مانگ قەدەغەی هاتوچۆ، نزیکەی 2 مانگ قەدەغەی هاتوچۆ کە کراوە خەڵکێکی زۆر بێکار و خەڵکێکی زۆر قوتی ڕۆژانەی دەست ناکەوێت. بۆیە زۆر بە خێرایی هەر لە کاتی سەرەتای دەستپێکردنی قەدەغەی هاتوچۆ دەستگای بەخشینی خێرخوازی کەمپینێکی ڕاگەیاند و 8,000 سەبەتە خۆراکی لە سەرجەم هەرێمی کوردستاندا دابەش کرد. ئەمەش وەکو نەریتی ساڵانە جارێکی تر ئێڵێنەوە دەستگای بەخشینی خێرخوازی ئەمسەل لە خۆراکی ڕەمەزانی دابەشەکە بەسەر خەڵکی هەژار و نەدار و نابینا و خەڵکی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەتە. خی گەورە یارمەتی بەرنامەی بەخشی بدە و یارمەتی ئەوانش دەوا یارمەتیواندا کە لەم وەختە زروفا و لەم وەختە تەنگانە یارمەتی خەڵکردن و خەڵکم دەرامەتەوە بۆ مانگی ڕەمەزانش خێرێکی باشە. خی گەورە یارمەتی هەمویان بدا و یارمەتی ئەوانش بدا، یارمەتی ئەوانش بدا کەوا یارمەتی ئەوە دەنوە زۆر یارمەتیەکی باشە بۆ فەقیر و فقرا بۆ داماو. ئیوا هەیە نانی ڕۆژێکی نێونایی ئەمە یارمەتێکی باشە و خی گەورە ڕەحم لە ئەوانش بکە و لە ئەوانش بکە هی بەرنامەی بەخشین کەوا یارمەتی ئەم عالمادا. بەناوی خی گەورە و هێرەبانەوە دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەین ئەم سەبەتە خۆراکە بەسەر هەتی و ناڵی بەواوک و کەم دەرامەت و دابەش کردووە بەوەنی ئەم هۆکارەوە ئەم نەخۆشی کۆرۆناوە هاتە بەسەر خەڵک و هەژار و فەقیرە دابەشان کردووە. شتێکی زۆر باشە. ماڵ خێرخوازان ئاوا بێت و دەستخۆشی لە بەرنامەی بەخشین شەکەین. لەم مانگی ڕەمەزانەدا هاوکاری خەڵکن و بە هاوکاری خێرخوازانەوە ماڵە ناوا بێت. ئێمە نووسینگەی شۆڕشی دەستگای خێرخوازی بەخشین هەموو ساڵانە ڕەمەزان چەند پرۆژەیەکمان هەیە. یەکێ لەو پرۆژانە سەبەتەی خۆراکە بەسەر هەژارانە تەوزیعەکەن. اینجا ئیمڕۆ لێمە لە ناحەی شۆڕش شوێنێکە هەژارنشینە زیاتر، یعنی ئەو کەسی هەژار و دەرامەت لە مەسئولەی ئێمەژە دەستگای خێرخوازی بەخشینی 100 سەبەتە خۆراکی ناوە ئیمڕۆ لێ دابەشەکەن. ئێمەش زیاتر ئەو چینا ناگرێتەوە، بێباوکانە، نابینایەنە، ئەوانی کە هەژارن لەوانەشە هەژارەکانمان بژاردووە. جامە نەریتەی ساڵانەمانە خی گەورە پاداشی ئەو کەسانش داتەوە کە یارمەتیم دەستگایەدا
لەبەرەوەی ئەگەر دەوڵەمەندەکان ئەوەی کە پاریان ئەو داهاتێکیان هەیە یارمەتی ئێمە نەدەن ئێمە ناتوانین پرۆژانەمان بەردەوام بێت داوای لەکەین لە مانگی ڕەمەزانی پیرۆزە زیاتر هاوکارمان بەشکم ئێمە زیاتر بتوانین پرۆژەکانمان ئەو پرۆژانەی دامان ناو بۆ مانگی ڕەمەزان وەک دەستگای خێرخوازی بەخشین زیاتر جێبەجێیان بکەین. جا سوپاسی ئەو خێرخوازانە شەکەین کە یارمەتیمانەدەن دایما ئەوان لە پشتی ئەم پرۆژانی ئێمەون زیاتر ئەم پرۆژانی ئێمە لە مانگی ڕەمەزانە سەبەتە خۆراکی و چەند پرۆژەی تریشمان هەیە عارەبانە دینەکەم ئەندامان زیاتر خانوو بۆ بێباوکان دروست دەکەین اینجا ئەمەش داواکارین زیاتر یارمەتیمان بتان خێرخوازان یارمەتیمان بتوان ئێمەش زیاتری هاوکاری ئەوانە بین. خۆشەویستان ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین وەکو نەریتی ساڵانی خۆمان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کۆمەڵێک پرۆژەی ناوازە و جوان پێشکەشەکەین بەو کەسانی کەوا شایان و شایستەی ئەوەن کە ئێمە دەست یارمەتیان بۆ درێژ بکەین لە ڕێگەی خێرۆمەندان و دەوڵەمەندان و خێرخوازانەوە. پرۆژەی ئەم ڕۆژمان دیارە لە بەرچای خۆتان دابەشکردنی سەلەی خۆراکیە کە ئێمە هەموو ساڵێک لە مانگی ڕەمەزانە بڕیاری چەند هەزار سەلەی خۆراکیە دەین بۆ شار و شارۆچکەکان بە خۆشحاڵیشەوە ئەمڕۆ لە شارۆچکەی ناحیەی شۆڕش لە ناوچەی چەمچەماڵ سوپاس بۆ خوای گەورە هاتنی 100 ماڵی 100 خانەوادەی هەژار و کەم دەرامەت بەسەر بکەینەوە پێدانی سەلەی خۆراکی پێیان و مڕاعەتی ئەوەشمان کردووە کە لەبەرباری ئەو قەدەغەی هاتوچۆیە کە هەیە و پاشانیش لەبەر جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی نەمانتوانیوە خەڵکەکە هەمووی بە یەکجار کۆ بکەینەوە بۆیە بە ئالێتێکی ورد و ڕێک و پێک دامان ناوە کە هەر سەرە سەعاتێک 20 نەفەر 25 نەفەر بام بکەین و لێرە خواردنەکەیان بینی و قەرەباڵغی دروست نەکەن و خوانە خواسە خۆمان بپارێزین لەو نەخۆشی و ناخۆشیە کە ئێستا لە ئارادا هەیە. دووبارە ئێمە داوای دوعای خێرەکەین بۆ خێرۆمەندان و خێرخوازانی وڵاتەکەمان کە بتوانن زیاتر و زۆرتر ئینشاءالله دەستگیرۆیی پرۆژەکانی ئێمە بن یارمەتی پرۆژەکانی ئێمە بن بۆ ئەوەی ئێمەش زیاتر و زۆرتر لە شار و شارۆچەکان بتوانین ئەو هەژار و فەقیر و نەدارانە بەسەر بکەینەوە بە هەر پرۆژەیەک بە لە پرۆژەکان چونکە ئێمە پرۆژەی دروستکردنی خانومان هەیە دروستکردنەوە پرۆژەی بە یارمەتیدانی منداڵی بێ باوکمان هەیە و پرۆژەی یارمەتیدانی کەم ئەندام و نەخۆشی درێژخایەنمان هەیە و هەموو ئەو بابەتانی کە ئێمە لە پرۆژەکانیمان ڕەمەزان جێبەجێ ئەکەین یارمەتی کورسیش دابشکردنی کورسی شەحنیشمان هەیە بۆ کەم ئەندامان لە هەموو ئەم پرۆژانەدا ئەگەر خێرۆمەندان و خێرخوازان هاوکارمان بن ئێمەش بە شێوەیەکی فراوانتر ئەتوانین دەستی بینێت داوای دوعای خێران بۆکەین خوای پەروەردگار پاداشی بە خێران باتەوە لە میزانی حەسەناتیانە ئینشاءالله بۆیان بنووسێتەوە. بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی بینیتان پرۆسەی دابەشکردنی سەلە خۆراکی بوو بە مانگی ڕەمەزانی پیرۆز لە ناحیەی شۆڕش کە دەستگای بەخشینی خێرخوازی هەستا بە دابەشکردنی 100 سەبەتە خۆراکی بۆ خەڵکی هەژار و کەم درامەت و منداڵی بێباوک. خۆشەویستان دەستگای بەخشینی خێرخوازی نەریتی ساڵانەی خۆیەتی کە هەڵدەسێ بە دابەشکردنی سەبەتە خۆراکی بۆ مانگی ڕەمەزان و هەروەها کۆمەڵێک پرۆژەی دیکە ڕادەگەیەنێک لەوانە دروستکردنی 3 خانوو بۆ خەڵکی هەژار و منداڵی بێباوک و هاوکاریکردنی خەڵکانی خاوەن پێداویستی تایبەت و نەخۆشانی درێژخایەن. خۆشەویستان ئەوەی کە بینیتان ئەو هاوکاری و سەدەقانەی ئێوە بوو کە ئێمەش بە ئەمانەتەوە گەیاندومانەتە دەستی خەڵکی هەژار و نەدار لە سنووری شۆڕش. بۆیە پێتان ئەڵێن هەمیشە و بەردەوام ئێماڵین سوپاس بۆ خوای پەروەردگار کە ماڵ و سەروەتی داوە بە خەڵکانێکی وەکو ئێوە دڵاوە. سوپاس بۆ خوای پەروەردگار کە نیعمەتی ڕشتووە بەسەر خەڵکانێکی خێرخوازی دڵفراوانی دەستفراوانی وەکو ئێوە. ئێمە هەمیشە بە ئێوە جوانین و بە ئێوە پرۆژەکانمان سەرکەوتوتر و جوانتر و باشتر دەبێت. بۆیە پێتان دەڵێن خوای پەروەردگار پاداشتان باتەوە. سوپاستانەکەین بۆ هاوکاریەکانتان، سوپاستانەکەین بۆ متمانەتان بە دەستگای بەخشینی خێرخوازی. پێتان ئەڵێن ئێمە لە خزمەتی هەژاران بەردەوامین، ئێوەش بە پشتیوانی خوای پەروەردگار
بەبەخشین و سەدەقەکانتان ببەخشن تاکو و بەخشینەکەی خۆتان بەردەوام بێ.